لە بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن باسی ئەوە دەکرێت کەوا گوندی لاجان هێزی ئەمنی تێدا ماوە دۆخەکەی باش نییە ئەسل و ئەساسی هەیە ئەمە ئەوە چاوەشە کاری بێ ئەسل و ئەساس بۆ نەبی ئەسلان ئاسایش هەنەها داخلی ناو گوندە نەبێ هێز ئاسایش هێز ئەمنیەکان داخلی ناو گوندە نەبین ئەبەت سەیتەرەکە دانای بەس ئەم حەزکە سەیتەرەکە هەبمینی بۆ ئەوە خەڵکێکی لای دەخۆنە خزینتە ناو گوندە سوشال میدیاژی چاوەشە کاری کرد و لا ڕێدابر و ئەیە لاجان ئەنفال کرد و لاجان و خەڵک هەند ترساند خەڵک شوودی هەندێک چۆنە دەری ئەگەنە چل گۆڕی نەبێ گوندی لاجان سێ بیرێت ئەوەی تای قوتابخانەکە 12 پۆلیا هەی ساحێ تۆپانەیە هەی دوو قاعە تازایەت هەی دوو مزگەفتێت هەی خەستەخانە هەی کارەبا 24 ساعەتە جادا قیرژمەیە هەی هەم تشمەیە هەی ئاز داوە هەمە هەرکات کەم یعنی گۆخۆنە دەنە لابەلایە وەسع کوردستانی بڵا تێک نەچیتن ئەمن و ئەمانامەیە استقرارە ئەم کوڕە دوێ حکومەتینە ئەم دەبی دیفاعی لێ کوردستانی بکەن ئەم دیفاعی لە پاڵاوگانە بکەین ئەم محەتێ کارە بێ بکەن ئەم دام دەستگاهات حکوومەتی بکەن حکوومەتال مە پێک هات و تەپێک هات و وێ هەپێک هات و چەند پێشمەرگەی تێرەدا ئاسایشێت تێرەدا کوڕە دوێ حکوومەتینە ما دەبێ ئەم پارێزگاری لە وڵاتە بکەین بۆچمە هەندە شەهیدەدانەمە وەکو عەشرەتە هەرکی 600 شەهیدێت دای دەبێ ئەم خوینەوە شەهیدانە فیڕۆ نەداین دەبێ ئەم خوینەوە شەهیدانە پارێزین نابێ هەرکی ببنە سەبەبێ هەندێ ئاژاوات چێ بیت ئەمن و ئستقرار تێک بچێت